بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. تفسير سورة آل عمران جيشتنا آياتي سطو هشتا وحوت كلو تجدى خواهي قورا هل باسي جولكو بنو إسرائيل كان دا بومان باز دەکات دەفەرمێت وإذ أخذ الله ميثاق الذين أوتوا الكتاب وإذ يعني بیر بکەنەوە لەو مەشهەدە لەو حاڵەتەیە کە أخذ الله کە وەریگرتبوو کاتی خۆی خوا میثاق يعني بەڵێنێک کە تەئکیدکردنەوەی تێدایە یا سوێند خواردنی لەگەڵدایە لە چێ بەڵێنی وەرگرتبوو خوا الذين لو كساني كأوتوا الكتاب كبيان بخشراب كتاب وإذ أخذ الله يعني بير بكنوا يا باسكا وبالخوتاني بينوا أو مشهدا أو حالتا كوري قرتبو خوا فيمان بلين لواني كخاون كتابا فيمان بلين كتبو كخوا لجولك كانوا ولا مسيحيا كانوا ولا همون دين آسمانيا كانوا بيشروتر وري قرتبو او لتبيننه باي قورا سوين دي دابون وتأكيد كربوية والليان كدبي اوي بوتان باس كراو بيتان قتراو لعلامة نشاني پیغمبري آخر زمان دبي ايوه روني كنوا للناس بو خلقه اويك فاشان ولا تكتمونه نابه هيج كامك لنشانكاني پیغمبراتي آخر زمانش کە لە کتێبەکەتاندا باس کراوە و ئێوە دەیزانن بیشارنەوە بەڵام پەیمانەکەیان جێبەجێ کرد یان نەکرد بێگومان ناخوا دەفەرمێت فەنەبەذوه ئەو پەیمانەی دابوویان فڕێیاندا وەڕاء ظهورهم بۆ لای پشتەوەیان وەڕاء بۆ خۆی یعنی هەر لای پشتەوە ظهوریش یعنی هەر پشت یعنی بە شێوەیەکی تەواو ئیهمالیان کرد و ڕێک چۆن شتێک ئەگەر بتەوێت قەت نەیبینیەوە هەڵی دەدەیە و پشتەوە بۆی بەسەریدا نەکەویەوە ئەوانش علامەت و نیشانەکانی پێغەمبەری ئاخر زمانیان لە کتێبەکانی خۆیاندا بە تەواوی پشتگوێ خست و بە تەواوی سڕیانەوە بۆی خۆشیان وەنەوەکانی دواتریشیان کە سەیری تەورات دەکەن و تەورات دەخوێننەوە هیچ علامەت و نیشانەیەکی پێغەمبەری ئاخر زمان لەناو کتێبەکەیاندا بوونی نەبێت. پاشان خراپەیەکی دیکە کە جوولەکەکان کردیان واشتروا به ثمنا قليلا واشتروا يعني گۆڕیانەوە ئەو پەیماننامەیە فرۆشتیان ئەو پەیماننامەی کە دابوویان بەخوا بەچی بە ثەمەنەن قەلیلە بە نرخێکی کەم یعنی لە بەرامبەر دەستکەوتێکی کەمی دنیاییدا وازیان لە پەیماننامەکە و لە بەڵێننامەکە هێنا چونکە ئەگەر ئیمانیان بە پێغەمبەر هێنابایە و نیشانەکانی پێغەمبەری ئاخر زمانیان نەشاردبایەوە چ زەرێکیان دەکرد بێگومان بۆ قیامەتە قازانجیان دەکرد بەڵام بۆ دنیایە ئەوەی کە بە ناوی دینەوە و بە ناوی پاشایەتی و یعنی قەشایەتی و زانیایەتی و وەک دەڵێ ئەحبار و ڕەهبان تیجارەتیان پێدەکرد ئەویان لە قیس دەچوو بۆیە لە بەرامبەر دەستکەوتێکی کەمی دنیاییدا وازیان لەو پەیمان و بەڵێننامانە هێنا و هەرچی لە ناو تەورات و ئینجیلدا لە علامەتی پێغەمبەری ئاخر زمان باس کرابوو هەر هەمویان یان باسیان نەکرد تەوان کاتی خۆی کە کتێبە ئەسڵەکەیان لە بەردەستیدا بوو و هەروەها هەر ئەوەی دەشیان زانی شاردیانەوە ئەگەر پرسیاریشیان لێکرابایە بۆی خوا دەفەرمێت فەبئس ما یەشتەڕون خراپترین شتێک بوو کە ئەوان فرۆشتیان یان کڕیان و وەریان گرت. وإذ أخذ الله بیر بکەنەوە کاتێک کە وەری گرت خوا وإذ يعني بیر بکەوە ئەی محەممەد صلى الله عليه وسلم یا باسی ئەو مەشهەدە بکە کە أخذ الله وەری گرتبوو خوا کاتی خۆی ميثاق الذين پەیمان و بەڵێن لەوانەی کە أوتوا الكتاب کە خاوەنی کتێب بوون کە لەتبەیننه للناس کە بە دڵنیاییەوە ئەوەی کە دەیزان و بۆیان هاتووە لە باسی پێغەمبەری ئاخر زمان ڕوونی کەنەوە بۆ خەڵکی پاشان ولا تەکتمونەه هەروای پەیمانیشی لێوەرگرتبوون کە هیچ شتێک لەو شتانەی دەیزانن نەیشارنەوە بەڵام خوا دەفەرمێ فەنەبەذوه ئەو پەیماننامەیەیان فڕێدا
بۆ وەڕاء ظهورهم بۆ لای پشتەوەیان و يعني پشت خۆیان خست و پشتگویان خست واشتروا به ثمنا قليلا وەگۆڕیانەوە ئەو پەیمان نامەیە فرۆشتیان ئەو پەیمان نامەیە بە ثەمەنًا قەلیلە بە نرخ و پارە و دەستکەوتێکی کەمی دنیایی جاخوا دەفەرمێت فەبئس ما یەشتەڕون خراپترین شتێک کە ئەوان کڕی بێتیان یان کڕین و فرۆشتنیان پێوە کردبێ بریتی بۆ لە چی لەو شارنەوەی حەقیقەت و ڕاستیانە کە دەیانزانی بەڵام نەڕوونیان دەکردەوە بۆ خەڵکی و نە ئەگەریش پرسیاریان لێکرابە بەڕاستی وەڵامی خەڵکیان دەدایەوە هەمیشە ڕاستیەکانیان حەقیقەتەکانیان کە باسی پێغمبەری ئاخر زەمان بوون کە وەکو تەمەن چاوی خۆیان دەیانزانی حەقیقەتەکە چییە و ڕاستیەکە چییە بەڵام ڕاستیەکەیان دەشاردەوە بۆچی دەیان شاردەوە ئامانجیان لە شاردنەوەکەی چی بوو تەنها بریتی بوو لەوەی کە لە بەرامبەر ئەو دینداریەی کە بۆ خۆیان دەیانەوێ دنیایان دەستکەوێ چونکە ئەگەر حەقیقەتەکانیان گوتبان ڕاستیەکانیان گوتبان ئەو کاتە ئەوەی بەڕاستی مەسیحی بوو بێت یا بەڕاستی جوولەکە بوو بێت یەهودی بوو بێ ڕێک ئۆتۆماتیکی ئیمانی بە پێغمبەری ئێمە دێنا ئەگەر جوولەکەیەکی حەقیقی جوولەکەیە کە ئیمانی بە موسا پێغمبەر هەیە ئیمانی بە تەورات هەیە ئەگەر بزانێ موسا پێغمبەر ئیمانی بە محەممەد المستەفا هەبووە بێگومانەویش ئیمان دێنێ ئەگە بزانێ لە ناو تەوراتدا فەرمانی پێکراوە کە دەبێت ئیمان بە پێغمبەری کۆتا بێنی بە دڵنیاییەوە ئیمانی دێنا بۆی خەڵک ئیمان نەهێنێ بۆی خەڵک هەر بەدوای ئەوان کەوێت و وەک دەڵی سەروەت و سامانی خۆیان هەر بدا کە ئەوان تەمەن معاملەیان بە بەهەشت و جەهەنەمیشەوە کردووە ئێستاشی لەگەڵدا بێ معاملە بە بەهەشت و جەهەنەمیشەوە دەکەن زۆر کەس کە دەچێتەکەنیان هەیە وەک دەڵی بەهەشتی پێدەفرۆشن و وهەشە پارەی لێوەردەگرن دەڵێنەوە جەهەنەمە بەش جەهەنەمەکەی تۆمان فرۆشتە تۆ شمولی جەهەنەم و ئاگر و ئەوانە ناکەی ئەو دەستکەوتەی کە دەستیان دەکەوت تەمەن لە قیسیان دەچوو بۆیە لە بەرامبەر ئەو دەستکەوتەکەمەدا وازیان لە حەقیقەت و لە ڕاستیەکان هێنا وئذ ئەخەذ الله بیر بکەنەوە ئید یعنی کاتێک بەتەنێ بەڵام هەموو ئیدێک وەذکوڕێکی لە پێشە مەحذوفە بنووسین وەذکوڕ ئید یعنی وەبیر خۆتانی بێنەوە ئەو کاتەی کە ئەخەذ الله وەریگرت خوا میثاق بەڵێن الذين لو كساني كأوتوا الكتاب كبيان بخشراب كتاب الكلة تبيننه كبدلنيا يوا ايوا دبي اوي ديزان روني كنوا ولا للناس بو خلقي ولا تكتمونه ولا براستي كانش بشار نوا بلان فنبذوه فرياندا وراء ظهورهم بولاي اشتويان واشتروا به وفروشتيان اوي ديان زاني گۆڕیانەوە ئەوەی دەیانزانی بە ثەمەنەن قەلیلە بە نرخێکی کەم فەبئسا خراپترین ما شتێک بوو کە یەشتەڕون ئەوان کڕیان یان معاملە و بازرگانیان پێوە کرد ئەو جار خوای گەورە دەفەرمێت لا تحسبن الذين يفرحون بما أتوا واگومان مەبن ئەی ئیماندارینا بەچێ بە الذين بەو کەسانەی يفرحون كدلخوشن بما أتوا بو كاريك كردويانا جاري خبركي نهاتو معناكي تواو نبوا ومزانا كسي كخرابيك دكا حالين بخرابكشي دلخوشا جولك كان طبعا دسكاري توراتيان كردبو وايا وهروها نشانه وعلامة كاني پیغمبری آخر زمانيان لكتابكي خوان دا سريبو يوا و بە شێوازێک نووسیویانە کە هەتا ئەو نیشانانە لە هیچ کەسێکدا نایەنەزێت چونکە یەک زار پێغمبەری کۆتاتێ خۆجارێکی دیکە نایە بە شێوازێک دەستکاریان کردووە تەبان هەتا قیامەتێ ئەوان هەر ئینتیزار دەکەن خەڵکیان هەر خستۆتە چاوەڕوانی بەڵام ئەوەی ئەوان نووسیویانە ئێستا قەت ناتەجێت چونکە پێغمبەری آخر زەمان هاتووە بەڵام نیشانەکانیان دەستکاری کردووە بەڵام ئەوان بەو کارەیان دڵخۆش بوونیان خۆیان بە تاوانبار دەزانی پێی دڵخۆش بوون بۆیە زۆر فەرقی هەیە ئێستا ئەگەر کەسێک دوو کەس یەک خراپەی دەکەن حاڵین یەکێکیان دوای ئەنجامدانی خراپەکەی شانازی دەکا و دڵی خۆشە کە خراپەی کردووە و سەرکەوتوو بۆ لە ئەنجامدانی خراپەکەی یەکێکی دیکەش کە خراپەکەی کرد هەز بە کەمتەرخەمی هەز بە تاوان هەز بە دڵتەنگی و خەفەت دەکا کامیان نیشانەی چاکێتی ئەوەی هەز بە ناخۆشی دەکا ئەوەی هەز بە ناڕەحەتی دەکا
ئینسان کە تاوانی کرد و خراپەی کرد ئەگەر دوای خراپەکەی ناڕەحەت بووی خەفەتت خوارد پێت وا بوو شتێکی زۆر گەورەت کردووە هەستت بە خەجاڵەتی کرد نیشانەی ئەوەی ئیمانت لە دڵیدایە و ئەو نورەی کە لە ناو دڵتدایە بە تەواوی نەکوژاوەتەوە بەس ئینسان کە نوێژی چواند و بە نمونە هەر بەلایەوە ئیعتیادی بوو وازی لە ئیلتیزام و دینداری هێنا هەر بەلایەوە ئیعتیادی بوو درۆی کرد هەر بەلایەوە ئیعتیادی بوو یەک تۆز دڵی تون نەبوو مەجلیسێک غەیبەتی تێدا کرا هەستە هەر بەلایەوە ئاسایی بوو هەر تاوانێکی کردوای تاوانەکەی خۆشی لە تاوانەکەی بینی نیشانەی خراپی کەسەکەیە ها نیشانەی بەدبەختی کەسەکەیە و نیشانەی ئەوەیە کە ئەو خراپەی کە کردوویەتی چۆتە سەر خراپەکانی دیکە نەگەیشتۆتە دڵی ئەزیەت نەداوە بەعکسیشەوە ئینسان ئەگەر گوناهی کرد و تاوانی کرد هەتا زۆرتر خەفەتت لێ خوارد و زۆرتر خەمت بوو نیشانەی ئەوەیە کە زیاتر دڵی ئەزیەت داوی و نیشانەی ئەوەیە کە دڵت تەواو داپۆشراو نییە جاخوا دەفەرمێن نەکەن وا خەیاڵکەن وا بیرکەنەوە کە جوولەکەکان و مەسیحیەکان کە نیشانە و علامەتی ئاخر پێغەمبەری ئاخر زمانیان شاردۆتەوە خۆشحاڵیشن ئەوە مای چاکە و باشەیە بۆ ئەوان لا جواب قاعدەیە بۆ هەموو کەسێکی لا تحسبن الذين واگومان نەبن بەو کەسانەی کە دڵخۆشن بما ئەتەو بەو کارە خراپانەی کە ئەنجامی دەدەن ئەوە یەک پاشان ويحبون هەمیشە حەز دەکەن پێیان خۆشە ئەی یحمەدوا ستایش بکرێن بما لم يفعلوا لەسەر کارێک کە نەیان کردووە کارێک نەشی کردووە بەڵام هەر حەزی لێ خەڵک مەدحی و پێی هەڵا بڵێ طبعا ئینسانی ئیماندار ئەگەر چاکەش بکەی وانە لەسەر چاکەی حەز لێنی خەڵک مەدحتکە و بۆ ئەوەی چاکەکەی ناکەی کە مەدح بکرێی وایە ئەگەر ئینسان هەمیشە حەزی لە پێهەڵدان و مەدحکردن و پێهەڵاگوتن بوو یا هەرچی کردت تەنها بۆ ئەوەی کردت خەڵک لە بەرامبەریدا مەدحتکە بە چاک یا بە خراپ بەس پێت هەڵا بڵێن ئەوە خوا دەفەرمێ فەلا تەحسەبەنەهم واگومان بەو کەسانە نەبن کە بمەفازة من العذاب کە ئەوانە ڕزگاریان بۆ لە سزای خوا ئەگاتان لێی بێ ئەو کەسانە ڕزگار بوو نین جاوە دوو قاعدەن ها دوو یاسان ئینسان دەکرێت بیان کاتە پێوەر هەر کەسەی بۆ خۆی ئەگەر خراپەیەکت کرد وەکو گوتم خۆشحاڵ بووی دەبێت لە ئیمانی خۆت بترسی خەفەتت خوارد و بیرت لە تەوبەکردن و پەشیمان بوونەوەی کردەوە ئیمانت لە دڵیدا دەبێت دڵت خۆش بێ دڵ نابۆی کە گوناهەکەت خۆش کردووە دەبێت دڵت ناخۆش بێ بە گوناهەکەی بەڵام بۆی کە هەستی ناڕەحەت بوونەکەت هەیە و هەروەها بەعکسەوە ئەگەر خراپەت کرد و هەر باکیشت نەبوو پێت وا بوو هیچت نەکردووە زۆر خەتەرە ئەو کاتە و دیسانی ئەوانەی کە هەمیشە چاوەڕێی مەدح و ستایش و پێهەڵدانی خەڵکین هەرچی کردت چاوەڕێی مەدحی خەڵکی جا ئەوان جوولەکەکان ئەوەی نەشیان کردبوو حەزیان لێبوو خەڵک هەر پێیان هەڵا بڵێت و مەدحیان کە ئەدی ئەگەر کردبیان بەبێ گومانی جاخوا دەفەرمێ وا گومان مەبن کە ئەو کەسانە لە ئاگر ڕزگاریان بووە نا ولهم عذاب أليم بۆ ئەو کەسانە دانراوە و ئامادە کراوە سزایەکی زۆر بەئش ئەوە قاعدەیە طبعا خوای گەورە کە باسی جوولەکەکان دەکا حەکایەت نییە سیفەتە باشەکانیان ئەگەر باز بکرێن بۆ ئەوەی ئێمەش هەمان سیفەت لە خۆماندا بێنینە دی سیفەتە خراپەکانیان کە باز کراوە بۆ ئەوەیە خۆمانیانی لێ بە دوور بگرین بۆیە خوای گەورە دەفەرمێ فلا تحسبن الذين واگومان نەبن بەو کەسانەی کە یەفرحونە کە دڵخۆشن بما ئەتەو بەوەی کە ئەنجامیان داوە ئەوە یەک ويحبون حەز دەکەن ئەی یحمەدوا ستایش بکرێن بما لم يفعلوا بەو کارەی کە نەشیان کردووە ئەوە خەبەرەکەیتی فلا تحسبنهم واگومانیان پێ نەبەی کە بمەفازة من العذاب ئەوانە ڕزگاریان بووە لە سزای خوا نا ڕزگاریان نەبووە ولهم عذاب أليم بۆیان ئامادەکراوە سزایەکی زۆر بەئش ئەو جار خوا دەفەرمێ ولله ملك السماوات والأرض ئەوە هەر تەواوکەری ئاەتەکەی دەرسی پێشوویە ها کە جوولەکەکان دەیانگوت إن الله فقير ونحن أغنياء خوا دەفەرمێ نا ولله ملك السماوات والأرض هی خوایە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدا هەیە بەوەشی کە لە بەردەستی جوولەکە و کافر و بێدینەکاندا هەیە مڵکی چێە مڵکی خوایە چێ داویەتی خوا داویەتی کەواتە خوا نەخێر خوا هەمیشە غەنی و بێنیازە ئەوەی فەقیرە مرۆڤ و ئینسانەکانن چونکە هیچ کەس نییە محتاجی خوای نەبێ ولله هی خوایە مڵکی خوایە
خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی والله على كل شيء قدير خوا بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانایە ولله يعني هی خوایە تایبەتە بەخوا ملك السماوات والأرض خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی والله خوا على كل شيء بەسەر هەموو شتێکدا قدير زۆر بەتوانایە. ئەو جار خوای گەورە دێت باسی کۆمەڵێک تایبەتمەندی ئینسانی ئیماندار و ئینسانە ژیر و عاقڵەکان کە ئەو مەجموعە ئاەتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە هەڵدەستایەوە بۆ شەو نوێش پێشەوەی لە جێگاکەی بێتە دەرێ ئەو ئاەتانەی دەخوێندن هەتا کۆتایی لاپەڕەکەی طبعا إن في خلق السماوات والأرض واختلاف الليل ككمالك طبعا إشارتي تدانا بو كسا عقل وجيركان وكمالك دعاء وقارانو بيوندي بستني إنساني تدا لقل خواي قورا دفرم إن في خلق السماوات والأرض بيقمان لدروس كردني آسمان كانوا زوي ويا لشيوي دروسبوني آسمان كانوا زوي دا و ئەوەی تێشیاندا لە ئاسمانەکان و لە زەویدا لە هەر کامێکیان ورد ببیەوە و بیرکەوە و معلوماتت هەبێ لەسەری واختلاف الليل والنهار ولا ئاڵوگۆڕکردن و بەدوای یەکتردا هاتنی شەو و ڕۆژ وایە ئیختیلاف جیاوازی ئاڵوگۆڕ بەدوای یەکتردا هاتنی شەو و ڕۆژ شەو تاریکە ڕۆژ ڕووناکە وایە ساردە گەرمە کورتە درێژە وایە ئەوانە لە ئايات چەندان بەڵگە و نیشانەی تێدان بەڵام بۆچێ لئولی الألباب بۆ ئەو کەسانەی خاوەنی عەقڵن خاوەنی ژیرین خاوەنی بیرکردنەوەن ئەوەی عەقڵی نەبێت دوور لێوە ئەوەی ژیری نەبێ تەوان هەروا دەزانێ ئەو ئاسمان و زەویە و ئەو مەخلوقاتانێک کە لە ئاسمانەکان و لە زەویدا هەنا بۆ خۆیان لە خۆڕا دروست بوون بەڵام ئینسانی عاقڵ ئینسانی ژیر کاتێک کە سەیری دروستکراوێک لە دروستکراوەکانی خوا دەکا ئەو یادا و ئەو ذیکرە دەڵێ کە ئێستا لە ئاەتەکەی دواتردا دەیگەینێ إن في خلق السماوات والأرض بێگومان لە دروستبوونی ئاسمانەکان و زەوی لە دروستبوونی ئاسمانەکان و زەوی شێوەکەیان تایبەتمەندیەکانیان حکمەتەکانیان وردیات و ئیتقان کە خوا کردوویەتی لە دروستکردنی ئاسمان و زەویدا واختلاف الليل والنهار لە بەدوای یەکتردا هاتنی شەو و ڕۆژ یان لەو ئاڵوگۆڕی و جیاوازیانەی کە دروست دەبن لە بینی شەو و ڕۆژدا لە ئایاتین چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام لئولی الألباب بۆ ئەو کەسانەی کە خاوەنی ژیرین و خاوەنی عەقڵن ئەی چێ ژیرە لای خوای چێ بە عەقڵمەند حسابە چۆن دەکرێت ئینسان لەو کەسانە بێت کە خوا بە عەقڵی دەزانێت بە ژیری دەزانێت بەو سیفەتانەها هەر کەسێک ئەو سیفەتانەی تێدا بن لای خوای عەقڵە عەقڵ بوون و ژیر بوون لای خوای گەورە و بە پێوەری شەرع ئەوەیە کە ئەو سیفەتانە تێدا بن خوا دەفەرمێ الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم صفەتی یەکەمیان ئەو کەسانن ژیرەکان عەقڵەکان کە یادی خوا دەکەن خوایان لەبیرە بە قیام قیام یعنی بە پێوە وقعودا بە دانیشتنەوە وعلى جنوبهم هەروەها لەسەر کەلەکەش طبعا ئینسان لە ژیانی دایان بە پێوەیە وایە یا دانیشتووە یا ڕاکشاوە سێمی نییە طبعا وانە یعنی لە هەموو حاڵەتەکاندا ئەگەر خوات لەبیر بوو ئەی خوا لەبیر بوون چۆنە هەروەیە تەسبیحت بێ بڵێ سبحان الله الحمد لله الله أكبر ئەوە بەشێکە خوا لەبیر بوون یعنی بە پێوە بێ ئەمری خوانەکەی خوات لەبیر بێ وایە کە دانیشتووی تاوان و گوناهت هاتە پێشێ خوات لەبیر بێ چاکەت هاتە پێشێ خوات لەبیر بێ هاندەرەکەت کە دەیکەی خوا بێ وایە کەڕاش دەکشەی وایە کەڕاش دەکشەی ئاگاد لە ئەمری خوا بێت و خوات لە مێشکیدا بێ مەرج نییە بڵێ سبحان الله ها مثلا ذیکری خوا یا خوا لەبیر بوون بۆ کەسێک معاملەی دەکا ئەوەیە درۆی نەکا سوێندی نەخوا وایە کەم فرۆشی و زیادە فرۆشی نەکا وایە کەسێک قسان دەکا خوا لەبیر بوون چییە خۆ ناکرێت لەگەڵ قسەکردن لەگەڵ خەڵکیدا بڵێ سبحان الله الحمد لله وانە سبحان الله والحمد لله مەقامی خۆی هەیە یعنی کە قسەت کرد لەگەڵ خەڵکی درۆت نەکرد لە ترسی خوا یعنی خوا لەبیرە وایە لە مەجلیسێکدا دەنیشی بە نمونە غیبەتت نەکرد لەبەر خوای گوێت لە غیبەت نەگرت یعنی یادی خوات کردووە هەر حرامێکت دێتە پێشێ لە ترسی خوای نایکەی یعنی یادی خوات کردووە بۆیە کەسی عەقڵ کەسی ژیر ئەو کەسەیە کە لە هەموو حاڵەتەکاندا خوای لەبیرە هەندێکیش لە عولەما ئەو ئاەتەی دەکەنە بەڵگە لەسەر ئەوەی کە دەڵێن ئینسانی ژیر ئەو کەسەیە کە نوێژ و خواپەرستیەکانی دەکا
بەپێوە گەر توانای هەبوو وایە ئەگەر نەیتوانی بەدانیشتنەوە ئەگەر لەوێژ نەیتوانی بەڕاکشاوی دەتوانی نوێژی بکات و هەموو زیکرەکانی دیکەش تەبان سبحان الله و الحەمدولله و ئەوەی غەیری نوێژێ تەبان ئەوانە بەپێوەش دەکرێن بەدانیشتنەوەش دەکرێن لەسەر پشتیش تەنانەت قورئانیش بخوێنی هەر اعتیادیە لە حاڵەتێکدا کە ئینسان ماندوو دەبێت یان ئامانج لێی وەک دەڵێ بێئەدەبیکردن نییە یا بێزاربوون نییە طبعا جیاوازە ها جاری وایە ئینسان لە بێزاریان هێندە قورئانی خوێندووە بەس بۆی ختمەکەی و جوزئەکەی تەواوکە دەکەوێتە سەر پشتێ بە بێزاری دەخوێنێ قورئان خوێندن و هیچ زیکرێک بە بێزاریکردن و بە بێتاقەتیکردنی چاگنیە ها بەڵام حوزرێکت هەیە بە نمونە ناتوانی دانیشی خۆش و زەینت تەواو ئیشە دەکەن بەڵام لەسەر پشتی زیکری دەکەی تسبیحاتی دەکەی قورئانی دەخوێنی هیچ ئیشکالێکی تێدا نیە الذين يذكرون الله ئەوانەی یادی خوا دەکەن قیاما بەپێوە وقعودا وبدانشتنەوە وعلى جنوبهم لەسەر کەلەکەوە صفەتی یەکەم صفەتی دووەم کە هیچ ماندووبوونێکی تێناچێت ئینسان دەکرێت لە خۆیدا بێنێتە جێ بعقلش حساب بکرێ ويتفكرون وهروە بیر دەکەنەوە بیرکردنەوە یەکێکە لە عیبادەتە فەرامۆشکراوەکان عیبادەتە لە بیرکراوەکان بیرکردنەوە بەس هیچ مەڵێ ها دەمت داخە بەس لە مێشکی خۆتدا بیر لە گەورەی خوا لە گەورەی دروستکراوەکانی خوا گەورەی ئەو دینە نیعمەتەکانی ئەو خوایە بەهەشت جەهەنەم چاکە خراپە بکەوە بەس بە خەیاڵ بەس بە بیرکردنەوە خوای گەورە بە عیبادەت بۆ دەنووسێ و بە ژیر و عەقڵ حساب دەکا ويتفكرون في خلق السماوات والأرض بیر دەکەنەوە لە شێوەی دروستبوونی ئاسمانەکان و زەوی کە بیریان کردەوە دەگەنە چ نەتیجەیەک دەگەنە ئەو نەتیجەی بڵێن ربنا لە ئەنجامی بیرکردنەوە دەڵێن ئەی پەروەردیگارە ما خلقت هذا باطلا ما خلقت دروستت نەکردوون ئەی خوایە ما هذا ئەوەی کە من بیری لێ دەکەمەوە کە لێی وردەبمەوە باطلا بە پووس يعني بە بێهودا بە بێسوود ئەوەیەکەیە نازام چێ گوێ لێگرتووە دکتۆر ئەو الواحید وتارێکی هەیە تەنها باسی شتە زیادەکانی ناو جەستەی دەکا بەنمونەها ئەوەی کە مەسەڵەن ڕێخەڵە کوێرە یەکێکە لەو شتانێک کە زۆر جار کە دەگیری کەسەکەی چەند ئەزیەت دەدا وایە بەڵام سوودەکانی وایە مەسەڵەن زراو کە فرە دەدرێ بەڵام قازانجەکانی وایە ئەو لیکەی کە لە دەمی ئینسان دێتە دەرێ ئەو چڵم و بڵغەمەی کە خەڵک بێزی لێ دەکا بڕۆ لێی ورد ببەوە و حکمەتەکانی دروستبوونیان بزانە دەگەیە نەتیجە بیر لە دروستبوونی تەنانەت سەگ و کە دابایەکی وانێ گڵاویشە و قێزەونیشە لایەنە ظاهریەکەی وایە مارێکە مایەی ئەزیەتی ئینسانیە لە حەقیقەتدا بەڵام خوای گەورە کە دروستی کردووە وانێ ها لە سوورەتی بەقەرە دەمێکە بەڵام کە باسی إن الله لا يستحي أن يضرب مثلا ما بعوضة مێشولە پێشولە گچکەکان هەرە ئەوەی لە مێشە ڕەشەکەی گچکەتر ورد وردەکان کە خوای گەورە دروستی کردوون سەدان حکمت لە دروستکردنەکەیدا هەیە خوای گەورە چەندان ئەدات و ئالیەتی تێدا دروست کردوون کە ئێمە لەو مەخلوقە گچکەیدا خوای گەورە دیان حکمەتی دروست کردوون کە زۆرێک لە جاری وایە کە پێتەوە دەدا دەگونجێ نەخۆشیەکت بۆ بێنێ وایە حکمەتی خوایە و جاری واشەیە لەوانەیە کە خوێنت دەمژێ میکرۆبێک ڤایرۆسێک لە ناو جەستەت بێنێتە دەرێ لە کۆڵت کاتەوە بۆیە خواشتی بێ خۆی لەو ئاسمان و زەویەدا دروست نەکردووە جا ئەوانەی بیر دەکەنەوە لەوەی تێدەگەن ها ويتفكرون في خلق السماوات والأرض ئەوانەی بیر دەکەنەوە لە دروستبوونی ئاسمانەکان و زەوی ئەو جار دەڵێن ربنا ئەی پەروەردیگارە ما خلقت هذا باطلا ئەوە طبعا ئەوە ذیکری خوایە ها گفتوگۆیە لەگەڵ خوای نەک دوعا بێ ئەو دوعانیە طبعا ربنا ما خلقت ستایشی خوایە تۆ ئەو شتانە دروست نەکردوون بە باطیل بە بێهودا سبحانك پاک و بێگەردی بۆ تۆ ئەی خوایە ئەوجا دوعاکەی دەکا فەقینا خوایە مادام وایە پەنامان بدە بمان پارێزە لە چی لە عەذاب النار لە سزای ئاگر ئەوە یەک لە دوعاکان کە لەو ئاەتانەدا هەیە فەقینا عەذاب النار بەڵام عادەتەن ها کە ئینسان دوعای دەکا یەک لە ئادابەکانی دوعای ئەوەیە کە پێش دوعای وەصفی خوا و گفتوگۆیەک لەگەڵ خوای پەروەردیگاردا بکەی باسی سیفاتەکانی خوا و ئیشەکانی خوای گەورەدا بکەی حتما نزیک بوونەوە لەگەڵ خوای و پەیوەندی لەگەڵ خوای قایمتر دەبێت و ئەگەری دوعا قبول بوونەکەت زیاترە الذين ئەوانەی ژیرەکان ئەو کەسانن يذكرون الله یادی خوا دەکەن
خوایان لبیرە قیامەن بە پێوە وقعودن وەدانیشتنەوە وعلى جنوبهم ولەسەر کەلەکەکانیشیان ئەو کاتەی ڕادەکشن ويتفكرون بيردكنوا في خلق السماوات والأرض إلا دروزبوني آسمان كانوا زوي شوي دروزبوني آسمان كانوا زوي ربنا ضلن أي خواي إيما ما خلقت هذا درست نكرد أو باطلا بهدى ببسود سبحانك باكيو بعيبي بوتو فقنا خوايا بمان بارز داوان لذكين فرامان دي دورمان خيوة لعذاب النار لسزاي آكر أويك أو زادلن ربنا أي پروردگارا إنك بيقومان بوشي خواي داوي پنادان اللي ذكم لآقر ربنا أي خوايا إنك بيقومان تو من تدخل النار هر كسك بخرة آقر هر كسك خليدي آقر سيت آقر فقد أخزيته بيقومان أو كسك زبون وسرشور ورسوا كردوا بهشتك طبعا أو زبوني وسرشوري ورسوايي لكول نابێتەوە هاتەنانەت زۆر جارە ها دەگوترێ خۆ ئیماندارە مەگەر بچمە جەهەنەمێش وەختێکی هەر دێمە دەرێ ها زۆر کەس هەیە بەوەی دڵی خۆی خۆش دەکا ها بەڵام ئەوانەی دەچنە جەهەنەمێ و دواتر دێنە بەهەشتێ شوێنەواری جەهەنەمیان پێوە یا پێوە نییە ها شوێنەواری جەهەنەمیان پێوەیە ها بۆیە چوونە ئاگر و چوونە جەهەنەم مای سەرشۆڕی ئینسانیە ئەگەر کەسەکە ئیمانداریش بێ ئەگەر ئیماندار نەبێەوە هەر هیچ ها ربنا أي پروردگار بوي هيڅ کات انسان نابێت جرأتی ئەوەی بکات جا با بسم و جا قەیدی چیە و جا خۆ وەختێک کردێمە دەرێ نا هەمیشە دەبێت دوعای ئەوەی بکەیت نزیکیشی نەبیەوە وایە گڕ و گەرمایەکەشت بۆ نەیە خوای گەورە پیشانیشت نەدا ربنا أي پروردگارە إنك بێگومان تۆ من تدخل النار هەر کەسێک بخێ ئاگر هەر کەسێک هەڵدێ ئاگر بەڕێکەی بۆ ئاگر فقط ئەخزەیتەوە بێگومان ئەو کەسە زەبون و سەرشۆڕ و ڕیسوا کردووە ئەو جار وما للظالمين نية بوستمكاران من أنصار هز سرخر وهز يارمتي درك وانا صفتي شنو نقصانا سي كام كساننا أو كساننا كعقل جيريان شدكا ربنا أي پروردگارا إنك بقمان تو من تدخل النار هر كسك بخي آقر فقط أخزيت بقمان أو كسك زبون سرشور كردوا وما للظالمين من أنصار نية بوستمكاران هیچ سەرخەر و پشتیوانێک ئەو جارهاتی دواتر ربنا ئەی پەروەردگارە ئینەنا بێگومان ئێمە سەمیعنا یعنی گوێمان لێبوو لە چێ لە منادیەن بانکەرێک یونادی بانگی ئینسانەکانی دەکرد بۆچی للئیمان بۆ باوەڕهێنان ئەو بانکەرە چێیە ئەوەی بانگی ئینسانەکان دەکات بۆ باوەڕهێنان چێیە پیغمبر صلی الله علیه وسلم ای پروردگار ایما گوێمان لێبوو لە دنیادا کە بانکەرێک بانگی خەڵکی دەکرد لیل ئیمان بۆ باوەڕهێنان دەی فەرموو چی ئەن ئامینوا خەڵکینا باوەڕ بێنن بربکم بە پەروەردگارتان فئامەنا خوایە ئێمەش بە قسەی بانکەرەکەی تۆمان کرد ئیمانمان بە تۆ و بە هەموو ئەو شتانە هێنا کە تۆ داوات لێکردوویت ئەها ئەوەش دیسان گفتوگۆیە و باسکردنە دواندنە لەگەڵ خوای پەروەردگار یعنی خوایە ئێمە قسەی تۆمان جێبەجێ کردووە تۆش لە بەرامبەردا دەبێت شتێکەمان بۆ بکەیت ربنا ئەی پەروەردگارە ئینەنا بێگومان ئێمە سەمیعنا بیستمان منادیەن بانکەرێک کە یونادی بانگ دەکات للئیمان بۆ باوەڕ دەڵێ چی ئەو بانکەرە دەڵێ ئەن ئامینوا خەڵکینا باوەڕ بێنن بربکم بە پەروەردگارتان فئامەنا ئێمەش باوەڕمان هێناوە ئێمە بە قسەی بانکەرەکەی تۆمان کردووە کەواتە تۆ چمان بۆ بکە ربنا أي خوايا فاغفر لنا توش خوش بليمان لتي لذنوبنا لقناها كان مان وكفر عنا سيئاتنا رشك ولا سرمان هرشي قناه تاوان مان هي كالسيئات يعني تاوان قتكو بسوق أويا كم كذا فاغفر لنا ذنوبنا لقناها كان مان خوش يعني لو قناها قورانشي كهمان أنجام مان داون لمان خوش يعني لسري سزامان مدى عقوبة مان مدى وكفر عنا سيئاتنا ويدك يعني خرافة كان من بيك جاري لدفتري أعمال ده هر بصروا هر ميهلا أو جاري وتوفنا بشمان مرينا لقل شيء لقل ساكا كاران ده وتوفناها ويدعاي يوسف بيغمبرش كات خوي كدعاء دكا لقميد صلاة ده بلام دعاء دكا دلي والحقني بالصالحين خويا بمجينا بساكا كاران بوي مردن بإيمان داري مردن بۆ ئەوی بگێ و بە باشان و بە چاکان
نعمتي خواي پروردگارا نك ماي خفت خواردن و ناڕەحەت بوون بێ. ربنا أي پروردگارا إننا بيقمان إيما سمعنا بستمان مناديا بانكرك ينادي بانجي خلقي دكا للإيمان بو باور أن آمنوا دل خلقنا باور بينن بربكم بپروردگارتان فآمنا إيمش باور من هنا كواتا مادام إيما باور من هنا و إيما بقسي بانكركي تو من كردوا فاغفر لنا خوش بلمان توش أي خوايا التي لذنوبنا لهم قناها كان مان وكفر عنا سيئاتنا بصر ولا سرمان هرچی تاوان و گناه هيا كبيشتر انجام من داوا وتوفنا بشمان مرينا يا اگر مراندتين وقتي مردن من هاد لقل شب من مرينا لقل شاكا كاران يعني بمان خريزي شاكا كاران وكو شاكا كار دواي مردن مع ملمان لقلك او جاد فرمي ربنا اي پروردگارا وآتنا بيشمان بدا ما وعدتنا هرچی بلنت بيداوين على رسولك لسر زاري پیغمبرانت هرچی بلنت بيداوين لخوشي و نعمت و تاكي دواي مردن پیمان بدا كلا رقاي پیغمبران و پیمان گيشتوا ولا تخزنا يوم القيامة زبون و سرشورش من مكا لروجي دواي دا لروجي هستانا ولا روجي رازبونوا إنك لا تخلف الميعاد بيقمان توش بيتشواني پیمان و بليني خود ناجولي وقناعتي تواطع من هيا ربنا أي پروردگارا وآتنا پیمان بدا ما وعدتنا هرچی بلينت پیداوين على رسولك لسرزاري پیغمبران لرقاي پیغمبران تو نق لرقاي تنها پیغمبري او محمدنا يعني الرسول لسرزارو لرقاي همو پیغمبران ولا تخزنا سرسورش من مكة يوم القيامة لروج دوايدا إنك بقمان توش لا تخلف الميعاد بيتواني پیمانو بليني خود ناجولي يعني دڵنیاین لەوەی کەی پەیمانەکانی خۆت وەکو خۆی جێبەجێ دەکەی بۆمان کە بریتیە لە لێخۆشبوون و هەروە گەیشتن بە بەهەشت و بەڕەزامەندی خۆت خوا گەورە بەنسیب هەمومانێک. صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه